دين قرار دمت سيدنا عيسى بكوشن غير هذا تشيلوشك أجارمه ولا سرقوا كإنجيل كان طبعا جوازا هروك إشارة في هذا دون الشياطين الشوبو أنا بنجي شوار إنجيل هي إنجيل متى مرقس لوقا يوحنا كان عندي شيء بكردي هي طبعا السبلاء وثلاثة أنا ونبريتين لا صحابي كان دور بري سيدنا عيسى إنجيل يوحنا كيستكره وبكردي توزيع كريم شخص كان صال دواي سيدنا عيسى نصراوته هروك إشارتي شمتدا يكم كوبونا ويقشكان هزار وقصور قشك كوبونا ولا زماني قسطنطينة كبوبو بمسيحي ورحمتك بو بسر مسيحي كانت كزور شو سرانه ولا سردستي جولة كبو مداي 230 صال 235 صال يكم كوبونوي بيكردن كآيات شيء ألن درباري عيسى خوايا عيسى كوري خوايا عيسى عبدي خوايا شون هاتو تصر أرض شون بو يستال شوي أو هم اختلافاتاني كإستاش هيانا زياتر لفطو پنجا كتابيشيان إستا كدينية باباي فاتيكان اعترافي بيناكا باباي فاتيكانش كاثوليكا سي مذهبي جنين زورترن طبيعي المذهب كان لنا خوش يعني ديسان فرع وتروعيان زورا درباري سيدنا عيسى والنمانيان شون دواي اوي ادعاء كانوا جاسوسة كانوا هروها پیاوە دینیەکانی جوولەکە کە ئەچوونە لای حاکم وتیانەوە یەکێک پیا بووە بە معلمی ناصرە طبعا خۆی مەشهور بوو بۆی کە المعلم ئەوان ئەتباعەکانی پێیانەوە معلم مامۆستا وتیانەوە یەکێک لە ناصرە پیا بوو ئەوێ دینەکە بگۆڕێ خەڵکێکی زۆری هەڵخەڵەتاندە و شوێنی کەوتون و ئەوێ خۆی بکا بە مەلیک لە ناصرە ئیعلانی بکا ئیتر قەراری گرتنی دەرچوو هی سەیدنا عیسا ئەتباعەکانی کۆ کردەوە ئەو شەوە 12 کەس بوون تەلەبەکانی کە یەکێک لەوانە ئەمانەی کە ناوم بردن مەتی و ئەوانە یەکێکیشیان طبعا بەرنابایە کە ئینجیلەکانی پاپا کە ئەترافیان پێەکا چوار ئینجیلەکە ناوی بەرنابا دێنن کە یەکێکە لە شوێن کەوتەکانی عیسا بەڵام ئیعتراف بە ئینجیلەکەی بەرنابا ناکەن کە ئەویش نووسیوێتەوە رواية برنابا إنجيلك طبعا دوائل اسكندرية دوتراوته لمصر تحقيق كراو طبعا سبب كتابي طبع كراو هي إنجيل برنابا لقل زور لو الروايتاني كأهل سنة جماعة هيانا مسلمانان هيانا وكل تفسير ابن كثير هنديك الروايات كراو زور شوينيان يكا قرنا ولا قل يكا شون سيدنا عيسى قصة كيت شونا مسيحي كان بمشي ويباسيكم على نوكم بوليس هاتن بۆ گرتنی سيدنا عيسى کە لە باخێکا بوو 12 تەلەبەکەی خۆی هەبوو سێ ڕۆژ پێشتر سەیری تەلەبەکانی خۆی کرد و ئەیود عیسا سەلامی خوای لێ بێ فەرموو ئاخۆ کامتان بم خوێنی منەکەنە کاسە و خیانەت لە منەکەن بە تەلەبەکانی خۆیەوە دوایی یەکێک لەوانە کە ئینجیل باسیەکە ئینجیلە جیاوازەکان ئەڵێن ناوی یەهودا بوو یەهودای ئەسخەریۆطی ئەم کابرای هات و خۆی تەسلیم کرد بە حاکم و وتی من ئەزانم ئێستا كابراي ناصرة لشوكو بونا بأتباعكانيكا ديم لقلتانا بو قرتني اوانيش هاتن ولا باخكيا هاتن بو سيدنا عيسى اواني كزانيان جوان لهم موقاتي بوليسا كان برايان كر هندق لباخكيا وكو ام اتباعانا كدرسون اواني تركا لو يبون سيدنا عيسى لو يجي امر روايتي تشير وتم روايتي انجيل كان مسيحا كان اوابا وريان فيه قال سيدنا عيسى ينقرتو هنا انا في شودان بدات قاول للرقاش بو اهانة كردنو قال تبي كردني تاجي كان لدرك بو درس كردو يعني كرد السريان سوناته بيبا ملكي ناصرة فرمو تاجي شاهنا ولا سريكا دوايك قرار درا بوي هالواصري طبعا لإنجيل نصرة وهركسك لخاتش بدري ملعونة أو كسانشك في أخراف لخاتش درين أم حكمان هنا دائن بسر سيدنا عيسى أما هم روايتي إنجيل كباسيكم هاتن بريار ينداك سيدنا عيسى إعدام كريم لسر صليبك هلا واسري دوو کەسی تریش کە تاوانبار بوون دزیان کردبوو حکومەکە درابوو بەسەر ئەوانیشە ئەبوایە هەر کەسێک خاچەکەی خۆی بدا بە کۆڵیا ئەو دارەی کە لەسەری هەڵەواسرا بیدا بە کۆڵیا و بیباتە ئەو شاخەیە ئەو سەرگردەی کە لەوێ هەڵەواسرا سەیدنا عیساش سەلیبەکەی خۆی درابوو بە کۆڵیا لەگەڵ ماندوو بوون و سەلیبێکی قورسی دوانەکەی تریش ئەڕۆیشتن لە ڕێگا یەکێک لە پۆلیسەکانی غەیری ئەوانەی کە گرتبوویانن شکە حاکمی ڕۆمانی و یۆنانی هەیە هەردووچی لەو کاتە ئەمە ڕیواەتی ئینجیلەکانن یعنی هەروە نووسرە مەسیحەکان ئەڵێن لە ڕێگا یەکێک بەزەیی پیا هاتەوە کە سەلیبەکەی هەڵگرتەوە ئەوەندە قورسە پێی وتوتی با یارمەتیت بدەم خۆی چووە ژێر سەلیبەکە و یەسوع ڕزگاری بووان پێڵێن یەسوع طبعا یعنی سەیدنا عیسا دوایی کابرا لە پێدارە درا لە شوێنی عیسا ئەمە ڕیواەتێکی ڕیواەتێکی کە ئەڵێ
صليبكي هر هەڵگرتبوو دوایی فعلا لە داریاندا و کوشتیان بەڵام دوای ئەوەی کە خەڵکی گەڕانەوە و کوژرا خوای گەورە زیندوی کرد ئەوان طبعا ئەڵێن چونکە کوڕی خوایە ئەڵێن نەمرد و هاتەوە جارێکی کە بۆ ناو خەڵکی لە دارەمەیتەکە لە صندوقەکە دایان نابوو لە شوێنێکا بۆ دەفنکردنی کە هەستیان کرد هاتنەوە بۆ لای سەیریان کرد لە صندوقەکەیان نەماوە و پێی وتن کە من کوڕی خوام و ئەگەڕێمەوە لای باوکی خۆم ئەمە ڕیوایەتی ئینجیلە ڕیوایەتی ئینجیلی بەرنابا ئەڵێ چی ئەڵێ وەختێک کە ڕۆیشتن بۆ ئەو حەدیقەیە بۆ ئەو بێستانەی کە ئەوانی تیابوون لە ڕێگا یەهودای ئەسخەریۆتی لەگەڵ پۆلیسەکانە بوو کە چوون پێی وتن وتی من لە پێش ئێوە ئەچمە ژوورێ هەر کەسێکتان کە هاتنە ژوورە من ئیشارەتم بۆ هەر کەسێک کرد دەستم خستە سەرسەری ئەوە کابرای ناسرەیە عیسایە بیگرن ئەنجا ئەمە هەر ئینجیلی بەرنابا ئەڵێ کە مەسیحەکان زۆر اعتراف بە بەرنابا ناکەن ئەوەش کە وتم کە نزیکە لە ڕیوایەتی موسڵمانەکانیشەوە ئەڵێ ئەمان وەختێک کە چوونە بێستانەکە یەهودای ئەسخەریۆتی چووە ژوورەوە بەڵام وردە وردە دەنجی گۆڕا بە دەنجی مەسیح شێوەشی گۆڕا بە شێوەی مەسیح وەختێک کە ئەوان چوونە ژوورەوە سەیدنا عیسا خۆی شاردبەوە دەرچوو بوو بەڵام پۆلیسەکان هاتن ئەویان گرت ئەویش نەیزانی کە گۆڕاوە پێی وتن وتی ئێوە منە ناسن چێ من عیسانی مێوە لێتان تێکچوە وتیان لێمان تێکچوە وەرە پێش گرتیان و بردیان بەرەو ئعدام ئەوەی کە ئعدام کراوە و کوژراوە یەهودای ئەسخەریۆتیە بۆ یەکی خوای گەورە فەرمێ وما قتلوه وما صلبوه ولكن شبه لهم نەیان کوشتووە بە سێدارەشیانە نەکردووە بە خاچیانە هەڵنەواسیوە بەڵام ئەوان شوبهەیەکیان بۆ دروست بووە لەسەر یەکێکی تر ڕیوایاتێکیش هەیە لەناو لا ابن كثيرة كإجارته كان روايتي شيء طبعا بينه ديسا نزيكا لم روايتي برنابا كبابا اعترافي كناك بهر حال وكو سيد قطب رحمة إخوائي لبيا أفرمي أيما زور نتينا أو تولو تفصيله وكتشون مراندويتي بوتي مراندويتي بتشيوية كأوانا تفصيلاتي كان اختلافاتي لنا أهل السنة جماعتي شا ديسا بوشيوية هي آية إني متوفيك ورافعك إلي يعني شي إني متوفيك هندي شانلن أتمرينم بۆی خەڵکی دەستی نەدگات پێ خۆم بە ڕەحمەتی خۆم بدمرێنم خوای پەروەردگار پێ فەرمێ پاشان خۆت بە لەش و ڕۆح بەرزەکەمەوە بۆ ئاسمان وەڕافعوکە ئیلەی ڕەیەکی ترە فەرمێ نەیمراندووە بە لەش و ڕۆح بە زیندویی بەرزی کردوێتەوە هەندێک کاڵن نا مراندوێتی وەڕافعوکە ئیلەی وەکو سەیدنا ئیدریسە کە ئەفەرمێ وەڕەفعناه مەکانەن عەلیە دەرەجەیەکی بەرزی هەیە بەڵام ئەوەش ثابتەکە لحديث پیغمبر هاتو عليه الصلاة والسلام كسيدنا عيسى لآسمانا ديت اخواره ولا اواخر دنيايا ديت اخواره بوكشتني دجال كديت اخواره حكميش ببياني اسلامك بانجيل نايكا برازك وجه صليب اشكيني عرق الرجي يعني اوانيك لدواي او برياني لسر دراوة واتب شريعة محمد عليه الصلاة والسلام حكمك بو يقوى يقول الرجال فرمي إذ قال الله يا عيسى إني متوفيك ورافعك إلي ومطهرك من الذين كفروا وجاعل الذين اتبعوك فوق الذين كفروا إلى يوم القيامة زور مفسر كان جلن أو مبستي أو كثانيك واتبعوك بريتين لمسلمان كان كباوريان بسيدنا عيسى هنا هروكوتم جاي سيدنا عيسى اختلافاتي كزور كوتنواني مسيحية كانوا كهندي كانوا كان عيسى خوي خواب وكو يعقوب كان هندي شي تروي كان كري خواب وهاتو تسر أرز وقراوته وكو نفطوريا كان هندي شي تروي تويانا كهر پیغمبرك بو عبدك ولا عبادي خواي پروردگار